ئێستا من لە گوندی بەردەکەڵی سەر بەناحی وارماوەی قەزای شارە زوورم بە دووری 40 کیلۆمەتر لە ناوەندی قەزای شارە زوورەوە دەمەوێت ڕێو ڕسمەکانی جەژن لەم بەرنامەیەدا بۆ ئێوە بخەبەڕ الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد پێم خۆشە باسەکەین باسێکی عەلاقەی کۆمەڵایەتی عەلاقەی خێزانی ئەویش بریتیە لە جێبەجێگەیاندنی سیلەی ڕەحم ئێمە وەکو گوندی بەردەکە بەیانیانی جەژن هەڵەسین لە خەو چین بۆ مزگەوت بۆ الله ئەکبەر جلی کوردی لەبەرەکەین هەر پیا و ئافرەت و هەمان جلی کوردی لەبەرەکەین چکم جلێکی متەوایەتی هەم جلێکی کوردەواری جوانیشە ئێمە وەکو گەنج لەخوای گەورە بەزیابێ زۆر بەتایبەتی لە دێکەی ئێمە هەموو شۆکی باشی مزگەوتمان هەیە ئیسە جیاوازە ئیسە لەخوا بەزیا گەنج گشتی کووەێتەوە چ لەم زەوتەکە حیوان سەرە برن و قۆچەکەن و جەژنی قوربان و سەرێ برن و نانی نیۆڕە لێوە خۆن و ئەساتیان و پیاوەکان نوێژی جەژنەکەین و دوایە ڕۆینە ماوەکانە گەڕین گەرناسایەکەین و وەڵام من وەتەمان بچم بۆ ماوانە جەژنی ئێرە زۆر خۆشە لە گوندی بەردەکەر ئەم گوندە خنجیلانە سواد بەخوا هەموو کاتێ ئەم قوربانی ئەکرێ جیاوازە بۆ نیە هەرێکی لە ماڵی خۆیان سەری بڕی بە کۆمەڵترین لێ سەر بڕین گۆشەکان تێکەڵەکەن دوایی پشکێکن دابەشێک Forgive us the entreat, let us rejoice in it. This is the day of Eid, let us rejoice indeed, for this is the day of La ilaha illallah, Muhammad Rasul.